کەسی دیکەن یاریان غەیری خۆم نەبێ ئەو خوایە نەبێ کەوا دێمە ئێرانەکە سێبوریەکەم بێرەوە دێمە ئێرە و چی دیشم نەمایە قەبری خێران نییە یەک دوو منداری خزمانیش لێیان ناشتێ و بەخێرا خۆم بەخێرا حورمەی ئەوە ئار دەکەم داوەتێ لێیان ناشتێ و کاکە هەموو ڕۆژە وەڵای ڕۆژ وا هەیە دوو جار دێم ڕۆژ وا هەیە جارێک دێم ڕۆژ وا هەیە پێم ناکرێ ئیشێک شتێک دەبی دەچم شتێکی دەکڕم لۆ خوان لۆ مەسرەفی خۆم ژیانی خۆم دێمەوە سەرشی لێرە دەدەم ئەگەر سەیەک مێکات بیتە ناوێ و دەڕواتە دەرێ لێوە دەرکە قەیم دەکەمەوە دەچمەوە نامزگەوتێ و هەر ئەوەندەیە چیت کە نییە و چیت کەم ژیانم نەمایە بە کوردی ژیانەکەەوە ژیان نییە و ئەمن تێدام بەران چ بکەم کاری خوایەوە ئیرادەی خوایەوە چ ئەمر چ ژیان نییە و چ هیچ نییە و قسمەتیشم لە چێندەرە ساغ دەبمەوە لە چێندەرە دەمرم و لە چێندەرەم چلێ دێ و ئەوە ئەمری خوایە و وا مای مجارێک